بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. السلام عليكم ورحمة الله وبركاته. پێشەشی خۆشحاڵم کە لە خزمەت ئەو مامۆستا بەڕێز و ئەو برا عەزیز و ئەو خوشکە بەڕێزانە داین. دەستخۆشێکی گەرم لە برایانی کۆمەڵی ئیسلامی و ئەوەی چەمچەماڵ دەکەم کە ئەو شێوە سیمینار و ئەو شێوە کۆڕانە بەڕاستی زۆر جێی خۆیتی و دەستخۆشیشیان لێ دەکەم، خی گەورە لێیان قبوڵ کاتن. چەند شتێکی خۆشتان بۆ دەژێڕمەوە کە ئەمن زۆر ئیستیفادەم لێ کردووە. یەکەمین شت هەر مامۆستای گوتاریدا زۆر گرینگە ئەوەی دانیشتۆ دوعای بۆ بکە. ئەوە زۆر گرینگە. ئەتوو کە دادەنیشتی مامۆستای گوتاری دەدا، ئەتوو لەوێن دەردانیشتی ماوە دڵی خۆل لەگە خی گەورە ڕبت کە و دوعایەکی زۆر لە بۆ ئەو کەسەی بکە وتاری بدە. ئەو خاڵە زۆر ئیجابیە لۆ لەمانی عقد و بغز و حەسوودی زۆر کاریگەرە. ئەمن ئەوەی لە چێ فێر بووم ئەو تەجروبە مەزبوعەکانە پێیان دەڵێن جەماعەتی تەبلیغ و داوە. ئەوانە سوبحان الله زۆر شتی هەڵوێستی غەریب و عەنتیکیان هەیە. یەکەشیان هەیە، یەک لە قوتبەکانیتیان ناوی دکتۆر عەبوودە. دکتۆر عەبوود دکتۆرای لە ئەمریکا تەواو کردێ لە فیزیای، یعنی زۆر زیرەکە لە ئیشی خۆی. تێم لە ئەمریکای بووم، چەند ساڵە لە 30 ساڵە ماڵم لە ئەمریکایە، ئەمریکی سرفم نەسمێر نەڕدێن هیچم پێ نییە. لە شەریکەکی ئیش دەکەم، شەریکەیەکی سیارات، هەموو ساڵی ئەو شەریکەی سیارەکەم لۆ دەگۆڕی. ئەو ساڵ سیارەکی نوێ دەراوە کەونەکەت بدەوە ئەو سیارە نوێی باشە. ئەوەندە لە ژیانێکی هالیاوی و ژیانێکی ڕەفاهیەتدا بووم. تۆ ڕۆژێکی دەڕۆیشتم لەو شاری خۆم، دیتم سێ هیندی وا لە ناوەندی جادی ڕاوەستانە قسەی دەکەن. ئەمیش گوتم وەڵڵای ئەو هیندیانە غەریبن لێرە، با بچم برم لە کاکە ئەو وەچێن دەرتان دەوێت لۆچە هاتینە ئێرە. گوتی سیارەکەم ڕاگرت و چوم لێم پرسی سەلامم کرد، تیان کە سەلام کرد ئەسەلامو عەلەیکوم دیارە، تیان زانیان ئەمن موسڵمانم. وەڵڵا ئەوەی سەلامیان جواب داوە، گوتی بە ئینگلیزی پێم گوتی تو مێکەشان ئینگلیزی دەزانی؟ گوتم کاکە ئەرێ بێزەحمەد ڕێتان بزر کردیا، لە فندقی دەگەڕێن، لە دوو چێ دەگەڕێن؟ گوتی نا ڕێمان بزر نەکردیا، زۆر سوپاست دەکەین، مەمنون. ناوەڵە ئەوە ئەمە هەر ئیشێکمانێ مەشوەرە دەکەین لە جادەی قسان دەکەین. گوتی یەکەشیان گوتی دەباشە مادەم ئەو پیاوەتی لەگەمە کرد، ئەوە کارتی عنوانمان ئەگە بێ سەرەکمان لێ بدەین. گوتی وەڵڵاهی با بچم. گوتی عەسرێکی چووم، تی مەوعیدم دانوتم فلان عەسر دێم. گوتی عەسرێک بوو چوومە لایەن، تو مزگەفتێکی کچکۆکەیان هەبوو لە شوێنێک، ئەوەی قاتێکی خوارەی ئەوەی بوو بڵین شوقەکی بوو کردویانە مزگەوت. گوتی وەڵا زۆر بە ڕەحابەتیەوە، زۆر بە احترام، زۆر بە خۆشی ئیستقبالیان کردم. سێ کەس بوون. گوتی کە دانیشتن هەر سێشیان بەرامبەرم دانیشتن و ئەحواڵ پرسییان کرد. یەکیان ڕۆیشت چوو خەریکی ئاو چای هێنات، ئاو قاوەی هێنا. گوتی یەکێکیان دەستی بە قسان کرد، یەکیشیان هەر 5 دقە دانیشت، ئەویش بزر بوو. تی شوێنێکیان هەبوو ئەوە مینبەر بوو، ئەوەی بەداریان دروست کرد بوو کەوتاری. گوتی چۆ پشتەوێندەر غورفەچی لێ بوو. تی تەوا گوتی ئەوەی ماوە لەگەڵم دەستی بە قسان کرد. تی باسی ئیسلامەتی کرد، باسی عەزەمەتی خوای کرد، باسی ئەو پەیامەی کرد و باسی قورئان. گوتی ئەمە هێدی دڵم نەرم دەبوو. تی بەحەیەتم ئەو قسانە نەبیستە بوو، هەر مۆتەبیش نەبووم بەو قسانە. گوتی وەڵڵاهی حەرارەتێک و گەرماتیەک و دینداریەک هاتە ناو دڵم نەبیتەوە. گوتی تقریبا نیو سعاتی کێشە ئەو قسانە. گوتی تەواو، گوتی جا پێمان خۆشە بەڕاستی ئەتوو بە گەرمان کەوی بێ ئەوان یەک عادەتیان هەیە، کابرا عالم بی، جاهل بی، فەلاح بی، نەجار بی، کرێکار بی، کە گوتی بەگەرتان دەکەم یەکسەر دەیبەن لۆ داوای، دەیبەن کاکە سێ نەوع چوونە دەریان هەیە، 3 ڕۆژیان هەیە، 40 ڕۆژیان هەیە، 3 مانگیان هەیە. ئەو کابرایە 40 ڕۆژ لەگەریان دەچی، لەگەڵیان دەژی، شەو ڕۆژ لەگەریان دەژی، دێتەوە نەوعەچیت کە فێرە قسە بووە، فێرە ئاداب بووە، فێرە نوێژ بووە، فێرە تاعەت بووە، فێرە هەموو شتەکانی دەکەن. تی وەڵا وتم بابە وەڵا دێم لەگەرتان کەن. گوتی وەڵا ئەوەکمان هەیە، جەماعەتێکمان هەیە لۆ داوای 40 ڕۆژ ئەگە بێ. گوتم دێم. تەبعان دوای گوتی کابرا هاتە دەرێ، دیتم ئەوەی چووە بن میحرابەکەی، گوتی دیتم هەردوو چاوی سۆر بوویتەوە. گوتی کە بەگەریان کەتم و شارەزایان بووم، ئەو زەزانیم عادەتی وانە ئەو زۆرەیە.
ئەگەر یەکێک قسەیەک بکا بۆ یەکێک کە داوای بکا و بۆی خوا هیدایەتی بدا ئەویت کە دانانیشی بزانم برام چ دەرێ نەقدی لێ بگرم حەدیسەکەی مامەسای گوتی ضعیفە یان صحیحە دەچی دەگیرێ سەر لە سوزدەیدا دەرێ خوایە ئەوە نەڕوە ئیلا هیدایەتی بدەیت خوایە قسەی ئەو برایم کاریگەری هەبی خوایە هەموو علمەکەی بەبیر بینیوە خوای ئیخلاسی بدەیت دەگوت دەپارێتەوە حتا خوای گەورە دوعاەکەی قبول دەکە و کابرەش هیدایەت دەداتن سبحان الله تی ئەوە ئوستوبی مەیە بەڕاستی ئوستوبە لەناو ئێمە نییە ئێمە یەک دادەنیشی قسەی دەکاویت کە بۆی دادەنیشتی وەکو ئەستێرە بزانام مامۆستا قسەیەکی غەڵەت ناکە بزانام سەهوەکی ناکە بزانام حەدیسەشی غەڵەت ناکە بزانام ئایەتێکی غەڵەت ناکەینەوە لۆی ئەمە هیچ فێر نابین لۆی هیچ فێر نابین ئەو وەختی فێر دەبین کە بەڕاستی دڵمان لەگە یەکسابی و دوعای لە بۆ یەکتر بکەین خاڵی دوم کە لەوانە فێر بووم زۆر شتە ئینشاڵڵا ئەگەر ڕۆژێک خوا فرسەتی دا زۆر شتیانم تەجروبەم لێ وەرگرتینە پێم خۆشە بە عەمەلی باسی بکەم یەک لەو شتانە سوبحان الله دەگوت ئەمە کوو مەسەڵەن ئەگەر بمانەوە یەکێک بەسایمە خوا هیدایەتی بدە یەکێک نسحەت بکەین ئامۆژگاری بکەین دەگوت ئەوەل جاری دەیهینە ناو دڵی خۆمان ئەگەر ئەمە نەچم خۆم لەگەر ئەو کابرایە ماندی نەکەم هیممەت نەکەم لەگەری ئەو کابرایە دەسووتێ دەگوت ئاگری جەهەنەم دەیمە ناو فکر و خەیاڵی خۆم ئەو کابرایە دەسووتێ ئەمن موسڵمانم ئەمن ئومەتی پێغەمبەری خوام عەلەیهی سەڵات وسەلام خوا بۆیە ئەمنی ڕەوان کردیە هەتا ئەوانە لە ئاگر دەربینم دەی ئەوە وا دەسووتێ دەری بینە دەگوت بەو شێوەی قسان دەکەین زەگوتی جارێکی ئێمە لە ئەمریکا لە شارێکی دەسووینە وڵاتێکی تکە گوتی ئەمە 7 کەس بووین بیتە ئەوەی کە دادەنیشی یەکێکمان بەتەنێ ماوە هەموو دوو دانیشتبوون یەکمان سڕی لەگەر ئەمریکێکی لە تەش ئەمریکێکی زەبەلاحی زەخمە زۆر ئەمریکانە زۆر ماشەڵڵا زەلامی باهی کەلن گوتی ئەمریکێکە تەقریبەن ئەوە نیو سعاتێکی پێچوو لە فڕینێ هات گوتی ئەمە کاکە وەرە ئەو برایەتان مرد دەگریێ ئەمی گوتمە خوایە چی لێ قەومە تەمیش بە پەلە چوون بتمە هە لۆ دەگریەی گوتی وەڵا لە بۆ ئەو ئەمریکەی دەگرێم تم لۆی دەگریێ گوتی ئەخەوە ئەو کافرە ئەوە ناو جەهەنەمەیە دوخۆستی ئینگلیزیش نازانم هیندیمە ئینگلیزیش نازانم هەتا نسحەتێکم لە تاوان دەگرێم تەمیش لەسەرە خۆ لۆ کابرای ئەمریکەکەی کردمە ئینگلیزی تم کاکە وەڵا لۆ تو دەگرێ گوتی هەستاوتی لۆ من دەگرێ ئەم چم لێ کردێ خۆ من دەستم نەدایەتی بە قورئان تم کاکە نا لە پێناوی تو دەگرێ لە بە خاتری تو دەگرێ تو لۆ لە بە من دەگرێ ئەم فەقیر نیمە مەحاڵم باشە گوتی نا دەڵێ ئەوە کافرە بە دینی ما ئەگەر بێت و ئەوە ئیمانێنی بە محەممەدەن مستەفا ئەوە دەسووتێ خوا دەیسووتێنی کورە خوا لۆم دەمسووتێنی ئەم چم کردیە تیتە جێ ڕادەگری بزانین ئەو برایە چ دەرێ گوتی تی ئەو کابرایە قسەی کرد لۆم تەرجومە کردی والله یەک سەعاتی نەمر لەناو تەیارەی گوتی ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وئەشهەدو ئەنە محەممەدەن ڕەسوول الله ئەوە زۆر مهمە ئێمەوە ئێمە حەرقمان هەبی لۆ هیدایەتی خەڵک بسووتێن لۆ بۆ هیدایەتی خەڵک نەک وەعز و ئامۆژگاری و محازەرە بە وەزیفەکی سانەوی دابنین دەی ئەگە مەجالم هەبوو دێ متارێکی دەدەم ئەگەنە نا دەبێ هەموو کات ئەتوو بسووتێ کو ئەمن بتوانم ئەو خەڵکە لەو جەهالەت و نەفامی و لەو پاشا گەردانیان نەجات بدەم یا ڕەبی خوای گەورە ئەو مەجالیسانە پڕ نور و بەرەکەت بکە خوایە خوا بمان کاتە پیاوی ئەوها کە بەڕاستی بتوانی شایستەی ئەوە بین کە ئەتباعی محەممەدەن مستەفا بین صلى الله عليه وسلم وآخر دعوانا الحمد لله رب العالمين